پارتی و یەکێتی لە ماوەی 48 کاتژمێردا لە 16 ئۆکتۆبەری 2017 لە سەدا 51 خاکی کوردستانیان ڕادەستی عێراق کرد. دوایاتنی ڕێکخراوی داعش لە ساڵی 2014 و پاشەکشەی سوپای عێراق لە ناوچە جێناکۆکەکان، هێزی پێشمەرگەی کوردستان توانی لە سەدا 96 ناوچە کوردستانیەکانی دەرەوەی ئیدارەی هەرێم کۆنتڕۆڵ بکات. بەهۆیەوە زیاتر لە 1800 پێشمەرگە شەهید و پتر لە 10,000 بریندار بوون، 60 پێشمەرگەش بێسەر و شوێن بوون. دوای سەرکێشی ڕیفراندۆم و بەڕێوەچوونی پرۆسەکە لە هەرێمی کوردستان و ناوچە دابڕاوەکان، سەرنجام لە 16 ئۆکتۆبەری 2017 پارتی و یەکێتی لە ناوچە جێناکۆکەکان هەڵاتن و لە سەدا 51 خاکی باشووری کوردستانیان ڕادەستی حەشدی شەعبی و هێزەکانی عێراق کرد. ڕووبەری ئەو ناوچە کوردستانیانەی لە 16 ئۆکتۆبەر لە پارێزگاکانی کەرکووک، نەینەوا، دیالە و سەلاحەدین لەدەستدران لە سەدا 51 خاکی کوردستان پێک دێنن. ڕووبەری خاکی باشووری کوردستان 85,000 کیلۆمەتر چوارگۆشەیە کە ڕێژەی لە سەدا 18.5 خاکی عێراق لەخۆ دەگرێت. لە ئێستادا تەنها 40,000 کیلۆمەتر چوارگۆشە لە ژێر دەسەڵاتی حکوومەتی هەرێمدایە و زیاتر لە 45,000 کیلۆمەتر چوارگۆشە کە دەکاتە لە سەدا 51.4 خاکی باشووری کوردستان لە 16 ئۆکتۆبەر هەردوو حیزبەکە دۆڕاندیان. لە 16 ئۆکتۆبەردا پارێزگای کەرکووک بە تەواوی قەزا و ناحیە و گوندەکانی و قەزای دووسخورماتوو لە پارێزگای سەلاحەدین، ناحیەکانی خانەقین، جەلەولا، قەرەتەپە و جەبارە لە پارێزگای دیالە بە تەواوەتی ڕادەستی حەشد و سوپای عێراق کران. هەروە لە پارێزگای نەینەواش ڕووبەرێکی بەرفراوان لە قەزای شنگال و مەخمور و ناحیەکانی سنوونێ و ڕوومار و ڕەبیعە و بەعشیقا لەدەستدران. با پێی ئامارەکان لە ماوەی 48 کاتژمێردا پارتی و یەکێتی جگە لە ناوەندی پارێزگای کەرکووک 8 قەزا و 23 ناحیەیان لە ناوچە کوردستانیەکانی دەرەوەی هەرێم دۆڕاندووە. لە دەستدانی نیوەی خاکی باشووری کوردستان بەوەی سیاسەتی چەوتی پارتی و یەکێتی لە چاوتروکانێکدا لە کاتێکدا دەیان ساڵە کورد خەبات بۆ گێڕانەوەی ئەو ناوچانە دەکات. دوای 3 ساڵیش لە دەستدانی نیوەی خاکی هەرێمی کوردستان تا ئێستا هیچ بەرپرسێکی پارتی و یەکێتی دادگایی نەکران و داوای لێبوردنیشیان لە خەڵک نەکردووە.